کاکە یادگاری خایدی لێرە هەرچەند ناوی نازانم بەس حەزەکە لەگەڵ کاکە بۆکر ئاشکۆڵا بیکەم بە دووقۆڵی دیارە ئەو شتی هەورامی زانێ بەخێر بێت دڵنیامدا سربەر دۆکە باوانم نابینێ دوو چاوانم
چاپڵێ بۆ هونەرمەندە خۆبەخشە ئازیزانە کە ماندووە بن من دوێنێ چاپێکوتنێک بوو لە کەناڵی گەلی کوردستانی ئاسمانی وتی هونەری کوردی لە قەیرانەیە بەس بە ویژدانتان بێ وەڵام لە قەیرانەیە مادەم شوێنکەوتوویشی وەکو گەنجەهەیە یعنی ئەو پەیامە هەرەگات ئەوە نەوەی نوێیە گەنجێکی تازە پێگەشتووی گەنجێکی خوێنگەر ئەم کوردستانەیە بزانە هونەرەکەی پاراستوو ئەو کلتورەی پێکە لێەوە هێنایەتی یاخوا بەخێر بێ من ئێستا یەکەم جارە گوێبیستی بووم دەمە خۆش بێ چاپڵێک بۆ ئەو گەنجەی کە ئەو کلتورە ئەپارێزێ کاتێوا تۆ گوێبیستی کاکە مەسعود باڵیچی بین بەڕاستی